پاش ئەوەی کە مۆڵەت ماوەرگرت ئامانجەکانی یەک ڕێزیە و هەروە دیموکراسیە و هەروە دادپەروەریە. طبعا ئێمە لە کوردستان پێویستیمان پێشەمو شتێکی بە دادپەروەریە و هەروە ئەمڕۆ دیموکراسیش سەرتاسەری کوردستان و عێراق و جیانیشی گرتیتەوە بۆیە ناومان لێنا یەک ڕێزی ئەوە دیموکراسی و دادپەروەری. زودنەوەیەکی سیاسی نوێخواز و مەدەنیە، بەرهەمی خوێندنەوەیەکی نوێی سیاسی و فکریە. بزوتنەوەکەمان سەر لە بنەمای پاراستنی شکۆی مرۆڤەکان و بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان کار دەکات. ئێمە دەبینە لانکەی سەرجەم بیر و ڕاجیاوازەکان لە ئاین، نەتەوە، ڕەگەز، زمان دەبین بە هەوێنی یەکڕێزی و دیموکراسی و دادپەروەری بۆ کۆمەڵگەیەکی پێشکەوتوو. بزوتنەوەی دیموکراسی و دادپەروەری وەک پرۆژەیەکی بەردەوامی بێوچان کار دەکات بەرەو گەشانەوە و بیرێکی تەندروست. ئەمەش لەو ڕوانگەیەوە دەبێت کە شکۆی مرۆڤەکان تێیدا پارێزراو بێت.